سلااو هاوڕیانی خۆشەویست هیوادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم لە ڤیدیۆیەکی نوێیات وڵاتان بۆ باسکردنی فیلمەکان. بۆ ڤیدیۆ ئەم جارە ڤیدیۆیەکی تایبەتە چونکە باسی نوێترین فیلمی کوردی کە ئێستا لە سینەماکان پێشکەش دەکرێت و دەنگدانیویشی زۆر گەورەیە بوو و خەڵکێکی زۆر بەدڵی بوو. ئەویش فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور کە یەکێکە بەجددی یەکێکە لە جوانترین فیلمە کوردیەکان کە تا ئێستا دەرێنەدرابی و پێشکەش کرابێتن. ئەوانە بینەری نەبوون مەترسن هیچ شتێکی وا گەورە لەسەر فیلمەکە سپۆیل ناکەم. تەنیا هەوڵ دەدەم خوێندنەوەی خۆم بۆ فیلمەکە و سەرنجی خۆم بۆ فیلمەکە و باسکردنی هەندێک لە پەیامەکانی و پۆختەیەک لە چیرۆکەکەی بۆ ئێوە خۆشەویست باس بکەم چونکە بۆ سپۆیلی ناکەم چونکە هەیە دەیەوێت بچێت بینەری بێت و نایەوێت شتێکی گەورەی دەربارەی فیلمەکە لێ سپۆیل بێت و لە چێژەکەی کەم کاتەوە. بۆیە هەوڵ دەدەم ئەوانەی کە دەیانەوێت بینەری بن لیان سپۆیل ناکەم و ئەوانەشی کە بینەری بوون تێڕوانێن و سەرنجی خۆم دەربارەی فیلمەکە باس دەکەم. هەرچەندە فیلمەکە فیلمێکی ژانەری درامی و ئالۆزی دەرونیە بەڵام دەبینی کە لایەنی میوزیکی لایەنی کللتوری لایەنی مێژووی فەرامۆژ نەکردو کە ئەوەش یەکێک بوو لە خاڵە زۆر گرنگەکان کە لە فیلمەکەدا بینەر هەستی پێدەکرد. ئێستش ئەگەر پوختەیەک دەربارەی چیرۆکەکەی بۆ ئەوی خۆشەویست باس بکەم. فیلمەکە دەربارەی پیاوێکە بە ناوی هاڕون لە کاتی شەڕی ناخۆدا کەسێکی دیلی هاوزمانی خۆی دەکوژێتن. دوای ئەوڕوودا هاڕون دەکەێتە باردۆخێکی دەرونی یەکجار خراپەوە. کوژراوەکە بە شەوان دێتە خەونی و بە ڕۆژیش بەردەوام دەیبینێت و بۆتە مۆتەکە بۆ ژیانی. جا هاڕون بۆی ئەوەی کە لە باردۆخێکی یەکجار خراپدا و نازانێت چی بکە بۆ ئەوی لەو مۆتەکەی ڕزگار ببێت کە ژیانی لێتاڵ کردووە و کردوێتی بە کەسێکی گۆشەگیر. هاڕون پەنا بۆ هەر شتێک دەبات بۆ ئەوی لەو بارە دەرونیە خراپەی بێتە دەرەوە و ڕزگاری ببێتن. پەنا بۆ هەر شتێک دەباتن بەمانای ئەوەی کە بۆ پاکردنەوەی ناخی لە ڕۆحە شەڕانگێزەکان پەنا بۆ هەندێک چارەسەر دەبات. ناچارە پەنا بۆ هەندێک چارەسەر ببات بۆ ئەوی لەو بارودۆخە دەرونیە خراپەی ڕزگاری ببێت کە چەندین ساڵە گیرۆدەی کردووە و پرسیارە گرنگەکە ئەوەیە ئایا ئەو ڕێگایانێک کە دێگرێتە بەر ڕۆحی ئارام دەکەنەوە یاخود دەتوانین بڵێن دوای ئەوەی کە ئەو ڕێگا جیاوازانە دەگرێتە بەر هاڕون دەبێت و بە کەسێکی ئاسایی وەکو بەر لە مردنی یان کوژانی کەسێکی دیلی هاوزمانی خۆی کە ئەو سەبەب بووە هەبووە ڕۆحی ئارام دەبێتەوە کەسێکی ئاسایی خۆتان دەبێت بینەری فیلمەکە بن بۆی ئەو وەڵامە وەربرن. بەداخۆ ناتوانم چیتر لەسەر فیلمەکە باسکەم دەربارەی چیرۆکەکەی چونکە بەڕاستی ڕووداوی زۆر گرنگی تدا و ڕووداوی سەرنجڕاکێشی تدا و ڕووداوی تداکە شایانی ئەوەیە باس بکرێت بەڵام بۆی لە ئێوەی خۆشەویستی سپۆیلەکەم بێدەنجی هەڵ لەبژێرم. ئێستا باسی سەرنجی خۆم دەربارەی فیلمەکە بۆ ئەوی خۆشەویست باس دەکەم. جایەکەم سەرنجی خۆم دەربارەی فیلمەکە دەربارەی کەسایەتی هاڕونە کە باسی بکەم کە هەم جێگای سەرنج بوو بۆ من و هەمیش تاڕادەیەک جێگای ڕەخنە بوو. هاڕون بۆ کاری ئەوەی کە لە شەڕی ئێران و عێراق بەشداری کردووە. ئەو بەشەی فیلمەکەش کە ئەوەمان نیشان دەدات تاڕادەیەک بەشێکی ناپێویستی نێ فیلمەکەی بەڵام وەکو باکستۆری کەسایەتی کارکتەری هاڕون بۆ بینەر زۆر گرنگە بۆی بینەر تێبکاتەوە ببینێت کە لە ڕابردوودا هاڕون کارکتەری هاڕون بەشدار بووە لە جەنگ و کوشتارگە ڕابردوویەکی هەیە دەربارەی جەنگ و کوشتارگە و دواتریش لە کاتی خەڵکوتینەکەدا کەسایەتی هاڕون باسی ئەوە دەکات کە پەیوەندی کردووە بە ڕێزەکانی شۆڕشەوە و بۆی سەرکردە بەعسیەکان بکوژێت کە مەترسی بوونە بۆ سەر شۆڕش و پێشمەرگەشت. جا پرسیارەکە هەم پرسیارەکە و هەمیش کێشی هاڕون کە بۆ من جێگای سەرنج بوو لێرەوە دەست پێ دەکاتن. ئەو بەشدار بووە و ڕابردوویەکی هەبوو دەربارەی کوشتن و کوشتارگا. مرۆڤێک کە پێشووتر سەرکاری لەگەڵ مرۆڤ کوشتندا هەبووە باشەوە کار چییە کە کۆتا کەس کە دەیکوژێت تووشی ئەو گرێ دەنونیەی دەکات و دێخاتە بەردەم ئەو پرسیارە ئەخلاقیەوە. ئەگەر بەهانەی هاڕون ئەوەیە کە کوردێکی کوشتووە ئەوە مانای ئەوەی دیارە کوشتنەکانی دیکە بێمانە بوونە بۆ ئەو. ئەگەر ئەو بۆ چوونە ڕاست بێت کەواتە بۆ من ئەو خاڵە دەبێت هەم خاڵی لاوازی دەرهێنەر و
هەمیش کارکتەری هاڕون بۆ چونکە کوشتن ئەخلاقی نییە هەتا تۆ بێت و پێمان بڵێت کوشتن لە شوێنێک ڕەوایەتی هەیە و لە شوێنێکی تر ڕەوایەتی نییە ئەوە کارێکی بەجددی کارێکی نائەخلاقێت تۆ ڕەوایەتی بە کوشتن لە شوێنێک بدەیت و لە شوێنێک تر بڵێ ڕەوایەتی نییە بەداخۆ بۆ ئەو قاڵش فیلمەکە هیچ ڕوونکردنەوەیەکمان ناداتێ وەکو ئەوی بە بینەر بڵێتن کە کوشتنەکانی تر هیچ مانایەکیان نەبووە بەداخەوە ئەگەر ئەو بیرکردنەوە ڕاست بێت دەربارەی فیلمەکە کە من هەمە سەرنجی منە بۆ فیلمەکە بۆ کەسایەتی هاڕۆن خاڵێکی لاوازی فیلمەکە و هەم خاڵێکی لاوازی کارکتەری وە کەسایەتی هاڕوونە کە نیشانی بینەر دەداتن فیلمەکە بەگشتی پەیامی زۆر جوانی هەیە بە هەر لە کەسایەتی هاڕوونەوە ئەگە دەست پێ بکەین لە کەسایەتی هاڕوونەوە دەرێنەر وە فیلمەکەەوە چیرۆکەکە دەیەوێت پێمان بڵێتوە نیشانمان بدات کە زۆرێک لەو مرۆڤانەی کە بۆی حاڵەکانیان کە لە ڕابرد و کوردیانەوە ئێستش هەستی پەشیمانیتیاندا دروست بووە بۆی ئەو پەشیمان بوونەوەیە لە تاوان دەبێتە خاڵی وەچەرخان لە ئینسان بۆی گۆڕانکاری ڕیشەی لە ئەو کەسەدا ڕووبدات و هەم لە بیرکردنەوەی و هەم لە تێڕوانین و هەم لە هەموو شتێکی ژیانی تاوەکو بیکات بە مرۆڤێکی تر مرۆڤێکی باشتر بەڵام پرسیارەکە لێرەدایە ئایا هەموو هەستکردێک بە تاوان و هەڵە مرۆڤ دەگەێنێت بە کەناری ئارامی و مرۆڤبوون و پاکبوونەوە لە تاوان بەمانەی ئەوەی کە هەموو ئەوانەی هەموو ئینسانێن هەموو ئەو مرۆڤانی کە ڕۆژێک لە ڕۆژان هەست بە تاوانەکانیان دەکەن و پەشیمان دەبنەوە دەتوانن ئارامی بەدەست بێنن بەجددی وەکو باسم کرد پەیامی زۆر جوانی تێدای ئەگەر بە وردی سێری فیلمەکە و پەیامەکانی بکەین لە فیلمەکەدا کاری زۆر جددی کراوە تاوەکو تاچی کورد پەلکێشی نێو ئاداب و کللتور و مەراسیمی نەتەوەی بکرێت کە مێژوێکی دەوڵەمەندیە بۆ نمونە هەندێک مەراسیم و خاڵکوتان و مێژووی تاریکی شەڕی ناوخۆی کورد و زۆری تریش بەڵام کێشەکە لە چیدا بوو بۆ من دەبینین کەوا فیلمەکە بە شێوەیەکی گشتی لەگەڵ کێشەکەی هاڕووندا نامێنێتەوە و گرفتەکەی بە ناو کۆی فیلمەکەدا ڕانەکێشراوە چونکە دەرێنەر جیا لە هاڕوون کێشەکەی ئەوەیە هەموو هەوڵەکی لە ناو چیرۆکە سەرێکەکەدا جێگا بۆ کۆمەڵێک بابەت بکاتەوە لەوانە ئەفسانە ئاین دواخوانی مەسیح تاوز شەڕەکانی ئێران و عێراق و تورکیا و هەروە بابەتی پێشمەرگە و کۆلبەر و پەکەکە و دەیان شتی تریش کەەوە شێندەی ئاسمانی دوور فیلمەکە لە هاڕوون دوور دەخاتەوە بۆ من دروستبوونی ئەو بۆشایە جێگای ڕەخنە بوو یاخود ناڕێکیەک بوو لە فیلمەکەدا کە من هەستم پێکرد چونکە تێکردنی ئەو هەموو شتە بۆ نێو فیلمەکە وەکو ئەوە وایە کە تۆ قامسەلەیەکی گەورە بێنیت و بیکەیتە بەری منداڵێک دەبینین دیمەنێک سێر دەردەکەوێت و هەم قەمسەڵەکە ناڕێک دەردەکەوێت و هەم منداڵەکەش سیر دەردەکەوێت بۆیە بوونی ئەو بۆشایە لە نێو فیلمەکەدا بەڕاستی یەکێک بوو لە خاڵە لاوازەکان بەداخۆ کە من تێبینیم کرد و دەتوانم بڵێم ئەو فیلمە لە ڕووی تەکنیکیەوە کاری زۆر باشی بۆ کرابوو بەتابەت لە ڕووی وێنەگرتن و سینەماتۆگرافیەوە کارێکی وای بۆ کرابوو کە بینەر ئاسان تێکەڵ بەنێ و کەشی فیلمەکە بێت کە جەوکی زۆر خۆشی دروست کرد بوو هەروان نواندن و چیرۆک گێرانەوەی چیرۆک لە ئاستێکی زۆر باشدا بوو و یەکێکتر لە ڕەخنەکانم ئەگەر لە بیری نەکەم بۆ من وا بوو ڕەنگە زۆر بینەری ژوا بێت من تا کۆتای فیلمەکە نەمزانی دوای بینینی فیلمەکەش بۆم دەرنەکەوت بۆچی ئەو ژنێک کە خاڵەکەی دەکوتی بۆچی هێندە میرەبان بوو بۆچی هێندە ئاسان لێبوردە بوو دەرێنەر مەبەستی بوو پێمان بڵێت لەبەر ئەوەی ڕەگەزی مەیە دەبێت لێبوردە بێت مەبەست لەوە تەنیا نیشاندانی ڕەگەزی مێ بوو کە دەبێت کەسێکی نەرم و لێبوور دەبێت بەڕاستی من دوای بینینی فیلمەکەش ئەو وەڵامەم وەرنەگرت کە ئەوەش یەکێک بوو لە خاڵە لاوازەکان ئەگەر مەبەست تەنیا لەوە بی کە تۆ ڕەگەزی مێ بێنیت و وەکو کەسێکی میرەبان و نەرم و لێبوردە نیشان بێت قەی ناکە بەڵام بۆ یەکلایکردنەوەی ڕووداوێکی گەورە ناڕێکی تێدایە بۆ من وا بوو ڕەنگە بۆ تۆی بینەریان بۆ یەکێکی تریان بۆ بینەر یاخود وار کەسێکی تر شتێکی هێندە گرنگ نەبێ بەڵام من کە بینەری فیلمەکە بوو سەرنجەکەم بوو دەربارەی ئەو حاڵەتەوە ویستم بۆ ئەوی خۆشەویستی باس بکەم
لە کۆتاییدا دەمەوێت بڵێم ئارەزوم دەکرد قسەی زۆر زیاتر لەسەر کۆی فیلمەکە بەشێکی گشتی هەم چیرۆکۆم ڕووداوەکانی هەم خاڵە بێز و لاوەزەکانی بکەم، بەڵام لە جاتەوە دەڵێم بە هەمومان پشگیری یەکتر بکەین. بۆ نمونە تۆ کارکتەرێک دەرهێنەرێک نووسەرێک کارێکی جدی دەکات، هەوڵێکی جدی دەدات بۆ ئەوی بینەر و سینەمای ڕاستەقینە بێک بگەنێت، دەبێت بە هەمومان پشگیری بکەین. چونکە ئەو فیلمە زەوی تەخت و ئاسمان دوور یەکێکە لەو فیلمانی کە لەو ساڵانی دوایی فیلمە کوردیانی کە پێشکەشکراون دەتوانم بڵێم لە هەمویان باشتر کاری جدیتری تێدا کراوە. بەڵێ بینە لە بەردەم فیلمێکدا کە کاری زۆر باشی تێداکراوە وە شایانی بینینە بەجددی فیلمەکە هەم چێژی هەم پەیامی جوانەیە، هەم ئاراستەی گەڕانەوەی چیرۆگەی نەگرتون و وەکو باسم کرد پێشتری سینەماتۆگرافی زۆر بە نواندن بە شێوەیەکی گشتی زۆر باش بوو لە فیلمەکەدا. هیوادارم بینەری فیلمەوە سینەماکاران و دەرێنەران و هەر کەسێکی ئاسایی و هەر دروستۆزێکی سینەما بچن سەیری ئەو فیلمە کوردی بکەن، چونکە بەڕاستی بە تەنیا فیلمێک نییە، بەڵکو گەشتێکە بەناو ڕابردووی سیاسی و مێژووی و کولتوری و زۆر بابەتی تر زۆر یادگاری تر کە لەگەڵ ئەو حاڵەتانی لە نوێ فیلمەکە باز دەکات و دیاردانەی کە لە فیلمەکەدا باز دەکات باش و بەخراپی و بەڕووە ڕووناک و بەڕووە تاریکەکەیەوە کللتورە پاشخانێکی ئەو وڵاتەیە کە لاگبەماندا هەبووە بەلایانی خراپەکەی یان باشەکەی کە ڕووی داوە. بۆیە گرنگە تۆ بینەری ئەو فیلمە بی بۆی ئەو شتانی کە باشە سوودی لێوەگری و بەردەوام بی، ئەو شتانی کە خراپە هەم سوودی لێوەگری و وەفڕێ بدەیت. هیچی ترم نەماوە لەسەر فیلمەکە. ئەگەر تۆی خۆشەویست شتێکت ماوە سەرنجێکت ماوە لە کۆمنت بینووسە. بۆیە تا فیلمێکی تر تا ڤیدیۆیەکی تر دێم وڵاتان ئاسودۆ خۆشبەخت بن.